زیاتر لە 20 ساڵە پیشەی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلە لە سلێمانی دەڵێت ڕۆژ بە ڕۆژ بازاڕان سست دەبێت و نرخی ئۆتۆمبیلیش ڕوو لاڵکشان و بەرز بوونەوە دەکات. لە پێشانگاکانی تایبەت بە کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل هەر بازرگان و مامەڵەکارێک بدوێنی باز لە خراپی دۆخی بازار دەکات و هۆکارەکەشی بۆ ناجێگیری بەهای دۆلار بەرامبەر بە دینار عێراقی دەگەڕێننەوە. من لە بناغی ئەم مەعرەزانەوە من لێرەم تێگەی هەتا ئێستا بێبازاری وکو ئێستام هەر نەبینیوە لەبەرەوەی ئێمە ئیشمان بە دۆلارە کڕین و فرۆشتنمان بە دۆلارە تێگەشتی گەڵاش ئاوا بەرز بێ ئێتر خەڵک ناوێرێ پارەکەی پێ مەبلەغێکی پێ ئەو مەبلەغە ناوێت مەسەن کابرا سارەکەی فرۆشە ناچە سارە بکڕێکسەر ئەچێ گەڵاکەی گۆڕێتەوە بە دینار. وەڵی زۆ خراپە سیارە هەتا بڵێ گرانە و بازاڕەکەشەوە تا ئەیبینی کەسی بێوە نیە. ئێستا نرخێر ئۆتۆمبیلێکی بەکارنەهاتوو 1000 بۆ 4000 دلاری چۆتە سەر. ئۆتۆمبیلی دەستی دووش 600 بۆ 1500 دلار نرخیان زیادی کردووە. بەڕای هاوڵاتیان و مامەڵەکاران جگە لە بەرزبوونەوەی بەهای دۆلار ناجێگیری دۆخی سیاسی و ململانی نێوان هەردوو حزبی دەسەڵات هۆکارێکی تری پەخستنی جوڵەی بازاڕی کڕین و فرۆشتنی و ئۆتۆمبیلە. سیارە نەئەکڕدرێ نەئەفرۆشرێ و هەم سیارە سعریشی بەرزە. ئێستا وای لێ هاتووە ینی وەزعەکە وای لێ هاتووە بە شاریمان هەیە بە 70 جارێک نایە سارەشی هەیە لەبەرەوەی بازاڕ نییە یە تێرە چ بکە هیچ ناکە نە سارێکی بۆ فرۆشرێ نە سارێکی بۆ کڕێ. و هەم بینی یەکێتی پارتی ئەوە بۆ دەکارەسات بۆ بازار و بینی سیاسی بە یەکێتی پارێزاگە وەزیان باش نییە بازاری وەستانەوە دڵیان نییە لە شەڕی ناوخۆ لە وەزع یەکێتی و پارتی ئەوە خراپە بۆیە خڕ ناتوانێت سیارە بکڕین. ماوەی نزیکی 2 مانگە بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر دیناری عێراقی ناجێگیرە و بەرز بۆتەوە. ئەوەش کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەخۆی کردوتە سەر بازار بەگشتی. بەڵام بازاری ئۆتۆمبیل جگە لە هۆکارە ناوخۆیەکان چەند هۆکارێکی دیکەی دەرەکیش کاریگەری لەسەر دروست کردووە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.